بەپێی توێژینەوەیەکی چینی سیستمی ڕۆژووی زانستی سوودی هەیە بۆ کەمکردنەوەی ئەگەری توش بوون بە نەخۆشی شەکرە لە جۆری 2. پرۆفیسۆر دۆنگ بولیۆ لە زانکۆی هۆنانی چینی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ ئەوە کردووە نەخۆشی شەکرە لە جۆری 2 مەرج نییە درێژخایەن بێت و تا کۆتایی تەمەن لەگەڵ کەسەکەدا بەردەوام بێت. ئەنجامی توێژینەوەکەش دەریخستووە سیستمی ڕۆژووی زانستی دەکرێت کاریگەری باشی هەبێت لەسەر کەمبوونەوەی ئەگەری توش بوون بەو جۆرە نەخۆشیە. بەپێی بڵاوکراوەیەکی ماڵپەڕی هێڵتلاین لە ئێستادا ڕۆژووی زانستی بووە بە سیستمێکی سەرنجڕاکێش لە بواری تەندروستی و دابەزاندنی کێش و کەسانێکی زۆر لەسەر ئاستی جیهان کاری پێدەکەن و سوودیان لێبینیوە. بەڵام هاوشێوەی هەموو سیستمێکی تەندروستی دیکە دەبێت با پرس و ڕاوێژ با پزیشک ئەنجام بدرێت بە تایبەت بۆ ئەو کەسانی نەخۆشی کەم خوێنی و نەخۆشی درێژخایەنی و کەمی ڤیتامیناتیان هەیە. ئەو سیستمەش بریتیە لە دابەشکردنی کاتژمێرەکان بۆ 2 بەش کە زۆربەی کات بریتیە لەوەی کەسەکە بۆ ماوەی 16 کاتژمێر تەنها ئاو و چاو قاوا ببێ شەکر دەخواتەوە و 8 کاتژمێرەکەی دیکەش چەنجەمێکی تەندروست و دەوڵەمەند با ڤیتامینەکان دەخوات. هەندێکی دیکەش ئەو کاتژمێرانە بۆ 14 کاتژمێر ڕۆژووی زانستی و 10 کاتژمێری نان خواردن زیاد دەکەن.